کاروان 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 کێن و سوەکێ بێدارە ئەم ڕێگایە پێدا دەچن هەر ڕێگا کۆنەکەی پارە کاروان کاروان کێن و سوەکێ بێدارە ئەم ڕێگایە پێدا دەچن هەر ڕێگا کۆنەکەی پارە دەوروبەرتان گورگەلوورە چەقەڵ کاسێ سەر و گۆشتی دڵدا نەخوات دەوروبەرتان گورگەلوورە چەقەڵ کاسێ سەر و گۆشتی دڵدا نەخوات ئەوەندە تارێکی چڕە جندۆکە کۆرپەتان دەدزێ پێ نازانن چاوتان لەناو تاریکیدا چاوتان لەناو تاریکیدا تا ئەم خوارە هەتەر ناکات بیرتان ئاسمانێکی دەستکە هێندە بەرچاوتان تاریکە نازانن ڕۆژ لە ئاسێ کام پێدەشتەوە سەر هەڵدێنێ بیرتان ئاسمانێکی دەستکە بیرتان ئاسمانێکی دەستکە هێندە بەرچاوتان تاریکە نازانن ڕۆژ لە ئاسێ کام پێدەشتەوە سەر هەڵدێنێ هەر بە تەشێ کۆنەکەتان دەیڕێسن و لە بیری نوێ سڵ و سرکن هەر ئەڕۆن و هەر بە ناوەقی قوڵی زوڵمەتا ڕۆ دەچن چراکانیش کەس ئەسووتن هەندێ چراش چاوی کوردن کاروان 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 هۆ کاروانی سەرلەشێواو لە شۆگاری ئەنگوستە چاو گۆچانی شک دەلاقەیەک ناکاتەوە مەشغەڵ مەشغەڵ مەشغەڵی بیر چرای ئەندێشەتان هەڵکەن مەشغەڵ مەشغەڵ مەشغەڵی بیر چرای ئەندێشەتان هەڵکەن ڕێگا و ڕۆتێ هەنگاوەکانتان بگۆڕن ئەم ڕێگایە پێدا دەڕۆن زۆر کاروانی پێدا ڕۆی و نەهاتەوە کاروان کاروان بۆ کوێ دەڕۆن ئەم هۆرازەی وەک مێرولە پێدا ڕێچکەتان بەستووە دەتان باوتە هەڵدێرەکە ساڵی پێشوو ئەو بنارەش وا بە ئێسک و کاسە سەرتاندا پۆشراوە دەگاتەوە بەفرە چاوی کرێ ڕندوو کاروان کاروان ڕێگای تازە بدۆزنەوە کاروان کاروان ڕێگای تازە بدۆزنەوە خب 2 هەفتە پێش ئیلام و کرماشان بەدەستە ڕژیمە نەگریسە دەوڵەتە ئێرانی بە هەزاران ئینسان گیانی لێ سنریا و هەزاران ئینسان کریانە بەندیخانە و چاوەڕوانە ئێعدامن و تەمامە ئەم شارانە ڕۆح و ناخیان مرد وەکو شانزەی سێی هەڵەبجە
تۆ قیاگەکانە قیامەتین. باوەڕ ناکەم وجدان و کوردایەتی ئێوەی هاورد بێتە سەر شەقامەکانە سلێمانی و شەقامەکانە پێتەختەکانە ئوروپا. باوەڕ ناکەم ئەوەندە شەرەف لە خزمایەتی و هاوخوێنی بەناو قەومە کوردان تیا بێت چوو بنە ناو خیابان. وا لە بێدەنگی و بێخەبەریە دەمیان هەڵوەست و ڕۆحی ئینسانیان خنکاند. بەڵام ئێوە پەڕۆی زەرد و سوورتان بەستە توێڵتان و وەکو قەرەج بە ناوە خیابانەکانە هەولێر و سلێمانیە خۆتان پیشاندا، پیشانە کامێرا لە دنیای شانۆگەریە، پیشانە دووربین. یانم های های منیش هەم لە ڕۆژگاران فەقر مەردایەتیە کە زۆڵیە پیاوەتیە بەرە شاشەی دووربین و نەمایشە شەکەست تەنیا جێگەیەکە کە ئەتوانی کریدیتی بۆ بسێنیتەوە بۆ ئەوەی نیتە شەرەف، وجدان، عەقڵ، ئینسانیەت نیتن. لە مەلای بەرمەمبەر تا ڕووناکبیرە کراواتیە تینگ تانکی تا سیاسەت مەدارە کە زۆڵە زۆڵە تا میدیایە دیعایە کەرە تەماشاچی گەر ئیستە ڕۆژەڤە مەطلبێکی جدید دروست بوو بینەر بگرن کەریەتی بەسەر کەریەتی یەکتریا سوارکەن. بە چه عرفێ لەگەڵتان قسە بکرێ، بە چه عرفێ؟ بە پێوەرە ئەخلاق، بە پێوەرە شەرع، لە دیوانەکەی خوالیا لە دیوانەکەی ئومەم المتحیدە لە کامە دیوان قسەتان لەگەڵا بکرێ؟ وەتان زانی گەلە کۆمە بکەن پڕچەکان بەبەر دووربین و بقرتێنن سڵەکەی نەڕۆینە دواوە دەست خۆش. دەسە گشتتان خۆش لە کوشتنە کوردەوارە داگیرکریاگە بە دەسە سووریە. دەسە شەهوەتە ناوگەڵتان خۆش. دەسە مەردانگیە نەداشتە و شەرەفە نەداشتەیە کوردیتان خۆش. وەختە شانۆگەریە کریدیت جەمکەیتۆ کۆنە پارلەمانتار و کۆنە فەعالە جامعەیە مەدەنی و کۆنە کوردبازە سەرشاشە کریدیت بۆ کەی کۆەکەیتۆ بۆ کەی؟ کوردەوارە داگیرکریاگە بە دەسە سووریە لە بین چوو و من وتم تاعونە کەسیفە پەکەکە ئێژێ بنبڕ بکرێت. پەکەکە دروست بوو کورد بە هیچێک نەبێت دانەوەشیان خجاڵەتتان نەکێشا. دۆناڵد ترامپ پێتانی نەوی پولی فرەمان پێتان داگە؟ پێتانم نەوت ئێوە مزورە کۆنتراکچین بەو کەژانەوە کامە ئەرباب پارەتان پێبا لە نابودیە کورد مستەخدمن و وانە ئەختیاریە؟ بۆیە ڕاگیریاگن، بۆیە دروستکریاگن. بەرادەرانە پەکەکە میدیا درۆزنەکانە ئەقلیمە کوردستانە عێراق من سەردەمە مەخمورم لەبیر نەچووگە. دەڵەکانە پەکەکە بە کەژەکۆ ئاهاتنە خوارەوە بۆ مەخمور بە قەناسەیەک و سەعاتێکی کاسیۆی ڕەش. ئەتانوت پڵنگەکانە سرە بەرد هاتن قارەمانەکانە کەژوکێ و قارەمانەکانە کەژوکێوتان خوێڕی لە ئاودەراتن. قارەمانەکانە شەنگال پارێستان خوێڕی لە ئاودەراتن. چی بوو ئەمانە پڵنگ بوون و تەقلەیان لێ ئەدا و ئاسمانیان ئەگرت و بەردیان ئەهاڕی قەحبەکانە ئەشکەوتەکانێژم.
کوردەوارە داگیرکریا گەلای سووریەتان لەبین برد لە پشت شەحوەت و مشتێ گەنم و ئەوەنە فاسۆلیا و پوڵە دۆلار و پوڵە نەفت و موچەی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا شەرمەزار تاریخ وە خۆتان وا سەرشۆڕە بارەگای هەرچی مەردەکریاین ئێمە کورە قەینا ئێوە تێتان ناچەقێ بەڵام سوالکەری و حیزە حیزەئی بۆ ئێمە عیبە سەری پێداخێن لە ناوی خەڵکیە ئیستا تازە هەڵەگەڕێنەوە بەرادەرانە ئەحمەد شەرەپێتان ئێژن ئێوە بەشدار نەبوون لە ڕۆخاندنە بەشار ئەسەد ڕەحمەت لە باوکیان پێیان نەوتن ئێوە هێزە زدە ئینقلاب بوون وا من بە دیبەیتەکانم 1 ساڵ و 3 مانگ بەر لە ئیستەم تەمام ئەم لە حەزاتمە تەنانەت پاساوێ کە تێرنیوە پێشبینی کرد و وتم ئاخ کورد و پارە و پول و خیانەت ئەمریکا پشتی تێمان کرد خیانەتی پێمان کرد کورە تۆ لە پشت و ئەوەنەیان تێ بڕیگی تۆش ئەوەنەتە بڕیگ هەسە ڕۆحە کورد وەبای قێزەونە پەکەکە دەیخۆ من هەر ڕۆژە ئەوەڵ لە سووریە تۆی قەحبە بەدەسە سەپای پاسداران و دانریای زانیم کورد لە سووریە نابود بوو ئێستام چیقەتانە چییە لە ئەقلیمە کوردستان و دەبە ئاو ئەهەنێرن و وەکو قەرەج خۆ ئەکەن بە کوبانیا یعنی ئێوە ئەو قارەمانەنە کوبانی ئەگرن ئێوە دابوێنم بزانم و قارەمانانە هەن ئاخە کاورای هەڵدە دەمی کۆنە پارلەمانتار تۆ ئەگەر قەحبە نەوی خۆت بۆ شانۆگەری ئەکەی بە ڕۆژ ئەڤۆ تەواو وەکو بەفری کەلیخان توان و ئیستا شانووی شکستیان بۆ دائەنێن پرچ بڕین و نوزە نووزکردنە پشتە تەلەڤیزیۆن و درۆزن کاش خوا بیتوانیایە هەر کە درۆ ئەکا حناقێکی پێ باە دەردەم بتۆپیایە تا بزانم ئەم گشتە شانۆگەریتانە لە چیە بێشەرەفینە هەر هەفتەی ڕابردوو هەزاران نەفەر ناخی تۆقی دڵی تۆقی بەدەستە ڕژیمە نەگریسە جمهوریە ئیسلامی و دەوڵەتە کەسیفە ئێرانی هەموو مێژومان سفر بوو و هەموو ئینسانیەتمان لێدا ماڵیا لە سنوورەکانتان بوون سنوورەکانتان شەرمەزارە دنیا و خیامەت وەخۆتان درۆزنەکانە شەقامەکانە لندن و برلین و هەمبورگ درۆزنەکانە شەقامەکانە ئوروپا خوێڕی گەل وا لەو جەریانە ئێرانی گەل بە پەرچەمە شیر و خورشید و شاهزادە بازی 5,000 نەفەر لەندەنیان تەنیوە ئێوە 50,000 نەفەر بوون کورد بازە درۆزنەکان با ئەو وەختە لە حەمایەتە کرماشان و ئیلامە بەهاتایەنەتە دەرۆ تا ڕۆحە ئێرانیە بێشەرەفە نادروسە ساختەی هاوردەتان بتۆقاندایە بەڵام بۆ قەحبە بازی پەکەکە دەسێکی هەست پەکەکە هێز ئیتلاعاتی ئەمنیەتی مەیدانیە دەستگاگە لە جاسوسیە دنیاست وا ئفتخارە کۆکردنەوە و بەسیجکردنە شەقامە کوردیان پێداگە وا پارتە دموکراتە کوردستانە عێراقیش کەوتکەسە داوەکەی ئاغای مەسعودە بارزانی ئەوە گەورەی نییە من ئەزانم تۆ چۆن فکرەکەی تۆ فکر ئەەکەی تۆ پیاواتی ئەەکەی فکرەکەی تۆ من ئەمە بە جددیەژم من ئەخلاقە کەسێ وەکو جنابە دەناسم تۆ فکرەکەی پیاواتی و ڕیشچەرمگی ئەەکەی ڕەفتارە باوکانە ئەەکەی خەڵک ئێژێ ڕەحمەت لە دایک و باوکە عەجەب کارێکە کرد بەڵام تۆ کەوتیتە بازیە پەکەکە ئێستا بووگی تۆ ژێر مەجموعەیە پەکەکە ئێستا خەریکی غوسڵە تەعمیدە پەکەکەی حیز ئەدەی تا بمێنێتۆ ئەم تاعونە کەسیفە بمێنێتۆ ئیستا کەوتکنە حیز ئەمریکا بەرمان پێناگرێ یعنی ئەو موقعشە قارەمان نەون دڵە حیزەکان ئەمریکا حمایەتی لێتانە کرد نەمایشە قارەمانیتان ئەفرۆشتۆ پێمان قەپەکەین وە سەرە شێرە باشە کوڕە حیزەکان بۆ خۆتانەنە دەسڕۆ
بۆ تەسلیمەون شەڕ ناکەن ئەوان کلاشینکۆفیان پێ نییە و تۆ کلاشینکۆف و M4 تۆ خودرۆ زرەهی ئامریکات پێ نییە بۆ خۆت تەسلیمەکەی کوڕە حیزە $100 مەگەر تۆ قارەمانەکانە شەڕە داعش نەبووی چی و بە 4 ڕۆژ توای تۆ شەڕ ڤوان چی و بە 4 ڕۆژ توای تۆ کوڕە گەوات تۆ لە جوانڕۆ و کامێران و هەورامان و سنە و موکریان کوڕە کورد و کەنیشک و کوردە برد وە بەلاش بابەتە کەلەی سرە هەر کامیان لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ڕژیمە بەشار ئەسەد و دەوڵەتە ئێرانی $100,000 سند وە مەفتی بردن تەبدیلە کردن بە هێزە پرۆکسیە دەستگا ئەمنیەکان تا نیەتەکانە ئەوان وەکو فوت سۆڵجەر بەجێبێرن و تۆ بە بەلاش بە پڕچە خڕ و قنگە خڕە کەنیشک ئەمانتە بردناوە بەرەی جبهە کوشتنە گوە قەورە گشتیان چیتان کرد ئێوە هاش و هوش دنیا نەمانەیکەن فڵتەفڵت دنیا نەمانەیکەن ئیستەتوانۆ دێخۆ من بە ئێوەم وت ئەمە سناریۆس حتا کورد بگرن کورد بخەسێنن لە سووریە نابودی کەن دەرفەتی پێ نەدەن دەرکەوێ و بدرێوشێتەوە ئەحمەد شەرع نەیوت لە دەمشقا لەگەڵمانە نەبوون نەیوت من سەروبەندە ئیدلب ئەحمەد شەرع وتم ئەگەر نەیان گاگن ڕاست ئەکەن بڕۆن دەمشق بگرن ئیستا ئەحمەد شەرع دوێکە وتی ئەمریکا ئیجازەی پێت نەدا چون اختیارەوە دەسە خۆتنەوە و سیغەی ئەمریکاوی ئەم قارەمانەتی چی بووە فرۆشتەوە کورە ئێوە ڕووتان هەست بنوارنە خۆتانە سەر شۆڕەکانە تاریخ هەڵپڕکەکەران و نەمایش دەرانە پشت دووربین چۆنە من یەک نەفەر ئەوەی ئێژمی تێتە دی وەلێ ئێوە بە مەلایەن نەفەر گوو ئەخۆن درۆ ئەکەن شانۆ ئەگێڕن و ئەدۆڕێن چۆنە قسەکانم هاتە دیتە بە تەحکومە بە قودرەتەوە وتەمەمانە قەحبەن یەنەوە یەخەی کێ بگرین دەرفەتی وا لە مێژووە جارێکی تر تکرار ناوێتەوە هەنگەڵە ڕژیمە عەرەبی سووری درابوو کورد ئەیتوانی بەدەسەڵات بگا کورد ئەیتوانی ئیمکانی بوو لە بەشە ئینقلابە سووریە هێزە گەورەیەکی لێ دەبێ ڕۆڵەیەکی قارەمان و ڕابەرێکی گەورەی لێ دەرپێ مشتێ پەخمەی دەهاتی گەڵگەنیکتان بەرزۆ کردو جەنەڕاڵ مەزلوم قنەر مەزلوم قنەر تەواو ئیسە دەستان داگەسە دەسە یەکتری جەمی و کەنۆ سناریۆ شکەست و تۆزێ بگرین بۆ یەکتری و کورە خەجاڵەت ناکێشن ئەو دەفلێدانەتانە چی بوو لە ئیستیقباڵ پێغەمبەرە ئیسلام و ڕوویگنە مەدینە تەلەعە البەدر عەلەینا واقعان تەداعیەکی کێتان فاسد نەکرد خواتان فاسد نەکرد محەممەدتان فاسد نەکرد کورە ئێوە کێتان بەکار نەهاورد ئێستا سناریۆی شکەستە تاپەکەکەی حیز و ئەم هێزە حیزەی بێرنەوە قەندیل بۆ ئێمە بۆ مەهاباد و پیرانشار و سنە و کرماشان بە مەلایەن دۆلار پوڵ و چەک و ئەسلحەوە دەورێکی تر گەوادیش بەوێیا بکەن تاممان خەسێنن گەلە کۆمەتان کردگە لێمان نە سوێنتان خواردگە حتا بنبڕمان نەکەن دەست لەسەرمان هەڵنەگرن ئەزانی ئینسان ڕۆحی نەما چی ئەمێنێ لەشی ئەمێنێ ئینسان ڕۆحی نەما معنەویەتی نەما ئەوێتۆ لەش کۆیلە هەر لەشە وەکو شتێ ئێوە بووگنۆ لەش
بوگنۆ لەش مەعیدە ناوگەڵ بدەن و بکەن و گووکەن هەروتانە بۆ ماگەزۆ بۆیە وەکو مەیمون و قەحبە و جندە یا هەڵەپەڕن یاوانە بەر دوور بین عسمەت و ئینسانیەتە نەداشتە ئەفرۆشنەوە واقعان ئێوە عسمەت و ئینسانیەتتان هەست و پێمان بری خۆرگە شڵڤانیە مردگە دەی شەڕوان گووی بخواردایە نەچوایەتە شەڕ ئەسڵحەی گرکەسە دەست و لەناوە شەڕە شەڕەکەن ئەویشە حێزە جەولانی نییە دەوڵەتە موەقەتە سووریەز ئەرتشە سووریەز ئەمریکا گوویدا خوردتان گوویدا دەم خواردتان من نەموت ئەوە دەوڵەتە موەقەتە سووریەز ئێوە باسە قەوانینە نێودەوڵەتی ناکەن ئەوان ئیستە ئەرتەشن التحریر نیەنها ئەرتەشن وا لە بیرتانە ئیسرائیل 20 دقیقە دوای چوونە بەشار ئەسەد تەتەمەیە ئەرتەشە سووری کوتا ئێوە ئەتان و ئیسرائیل باوکتانە لە ئەحمەد الشەرقینی تێ منەموت ئەحمەد الشەرق ئیسرائیلیە خەریکە ئەرتەشە سووریە لە بینەوە لەبەرەوەی کودەتای بەسەر نەکەن ئیستە بابا ئیسرائیل هاتە کۆمەکتان ئەم گشتە جوولەکە بازیتانە کردو ئاڵای ئیسرائیلتان بڕیەقن خۆتان ئیسرائیل هاتە یارمەتیتان هات ئەستراتیژیە گەورەکەی کوردە قەومی ئیتنیکی لە نۆکەری دەرکلیاگەکانە ئەمریکا و ئیسرائیل نەهاتە دەورتان نە زوانە من زەبرە تۆ ئازاریش ئەفەحمی تێت ئەچەقێت یا مەیلە بەرت داگێ لەسەرت ئاڵۆش کەوتکەسە ناوگەڵت خەریکی تەوجیه ئەخلاقیەکەی تەواو ئەم کەفوکوڵە قنتانە ئەخەفێتۆ چەکەکان دائەنێن وەکو جندە دەرەچن یا سەرڕێژەکەی ئەکەنە ناوە هەرێمە کوردستان بۆ گیانە پارتی و یەکێتی بۆ بەتایبەتی پارتی وەکو شتێ تۆزێ دۆسن لەگەڵ یەکێتی ئیستا ئەم فیلمیشە لەوێ تکرارەکەنەوە لە نەزەرە قانونە بەینولملەلیوە ئێوە یاخیە دەوڵەتە مەرکەزین ئەسڵحەتان کردگەسە دەسەوە ئاشوب دروست ئەکەن ئەوانیش دەوڵەتە سووریەن خۆ من ڕۆژ ئەوەڵ وتم تەواو بوونێەوە من باوەڕ ناکەم ئێوە شەرەف و وجدانتان بوێت چوون بەرەو کوبانی ئەگەر بتان وایە بۆ کرماشان و ئیلامیش هەتان بوو بۆ ئەو مردمە تۆقاوە داخ دیدە وا کەنیشکە 16 ساڵە و 17 ساڵەی سڤیلە بێچەکی لە ناوە خیابانە دەوڵەتە گەوادە ئێرانی کەلەی سەری هەڵگرت ئامار ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە ڕواتە سەر فقط شارە شابات 80 نەفەر کوژیاک شارۆچکەی بچووکە شابات 80 نەفەر کوژیاک ئیسا تۆ دڵە بۆ گونڕیلای حیز وا چەکی واپێ و جلقەی زدە گلولەی واپێ و چیقەچی خۆی داگەسە بەرەو ئەسووتێ حەتکە حرمەت کریاگی ئێمە حەتکە حرمەت نەکریاگین لە جمهوری ئیسلامی ئەترسی نانخۆرە دەسە جمهوری ئیسلامیت بایعیەکەت ئەوڕێ من باوەڕ کەم تۆ شەرەفیشت هەست ئەمە شانۆنیە ئەیکەی تۆ ڕۆحە کوردانەیشت هەست نێست خوا کردی ئەم دوو مناسبەتەی خستە لای یەکتری قنە ڕەش و چەرمک دەرکەوت بەڵام من بە واقعم بووتم کوردستانە سووریەتان لەبەین برد بەڵام من وتم تازە ئەمانە فت بنبڕتان ئەەکەم ناڵم قاچخەنە مەهاباد و کرماشان ئەتان تۆ پێنم قسەکانم هاتە دی وابوو ئەمە سناریۆی شکەستە وابوو
بۆ سناریۆی شکست دروزەکەن لەبەرەوەی گەوادە پەکەکە ئیشێ بمێنێتەوە. ئەم تاعونە حیزب ساختە، ئەم وەبایە پەکەکە ئیشێ بمێنێتەوە بۆ گیانە ئێمەیە کورد. ئێوە خەریکن یارمەتیان لەدەن بمێنێنەوە، وەگەرنە دەسە هەر کوردێ بکەون ئیشە تێڵایان تێبوڕن لە قنەوە بۆ دەم. کوڕ گەوادە هێزە ساختە، تۆ نە ڕۆحت هەز، نە چیرۆکت هەز، نە محتەوات هەز، نە هاوسۆزی و هاوخوێنیت هەز. تۆ مەجالت نەدا گەوادەکانە دەسە سپای قودس و میتە تورکیە و ئیسرائیل و ئیاڵەتە متحدەی ئەمریکا و بەسار ئەسەر قەحبەی کەرایەیی هەرکە پولت پێ ئەدا تۆ ئەجیرە دەسە ئەوی. ئیسەتەوە من قاج بخەنە ناوە شارەکانە ئێمە تا ئاخرین دڵۆ بخوێنم پێسە تەک نەگرمەوە. بە بنەماڵەکانیش ئیختارەکەم هەر گەوادێکی بڕواتە ناوە پەکەکە حەساوە تاعونی بۆ ئەکەین وە بنبڕی ئەکەین. حیزە پەژاکی و پەکەکەی لای ئێمە جێگەی ناوێتەوە، هەرکە ناوە حەپۆ بێرێت تەمامە هەیکە لە حەپۆ ئەوڕنە ناوی دەمی. مەگەر ئێمە ڕزگارتانکەین ئەنا ئێوە پیاگە ئەوە نیەن دۆلار حتا بنە قنتانی تەزاندگە گەلە کۆمەتان لێمان کردە. گەلە کۆمە تف لە چارەتان، تف لە وجودتان، تف لە حەیای نەداشتەتان، تف لە شەرافەتە نەداشتەتان وا هیچ شتێک معنای نییە. تحلیلیەکەی ئەی خونجنی ئەمریکا قنی تێ کرد، ئەمریکا قنی تێ کرد. دەخۆتۆ وتە حیزبیت و ئارمانیت و باوەڕیت و حەپۆ گەورەتەنی قنەتانە نەوت. چۆن بووی تۆ هێزە پیادەی ئەمریکا؟ چۆن بووی تۆ هێزە پیادەی ئەمریکا؟ ئەم قسانی منە تەکانتان نادا؟ نا. حاڵتان لێ نایێ؟ نا. چون وەکو من فشارنێ لەسەرتانە. چیتان پێ بکەم ئیسە؟ کوردستانە سووریە چوو چیتان پێ بکەم؟ معادڵاتە تەحلیلیتان بەشکە دۆلار خۆرە حیزە نۆکەرینە دروست داو دەرنات؟ چێس تەمورە ژەن وەکو کاڵی پەڕۆی زەرد و چەرمگە وەسنۆ قەی خۆتانەوە وەکو جندە لە خیابان هەڵەپەڕن؟ چیەکەن؟ مردمێ بەر و دوای نەبوو بیشی گێن و نافی تەواوەوێ. یعنی ئێوە لە تەعەدا قینتان تێ، لە تەجاوز قینتان تێ، حەزی پێ ناکەن؟ خوا منی ڕووسورە دنیا و خیامەت کرد ئێوە گشتان ڕووڕەش بوون. تخوا ساتێ دانیشن تماشای دووربینەکە بکەن وا وەکو مەیمون بەدەمیەوە هەڵەپەڕن تو شەرەفە خجاڵەت ناکێشی. تو شەرەف و تۆ کوڕە پیاو و کەنیشکە پیاگی. تو شەرەفە نەداشتە تۆ بەشەری. دەی بڕۆن ڕۆژ ئاواتان بەهەسوونە خۆتان خۆ. من 8 ساڵە پێش وتم کوردستانە سووریەتان نابوت کرد. پلە پلە وتم نەمان مەئموریەتتان تەواو بوو. ئێستا ئێوە قارەمانن ئەڕۆن شەڕەکەن بەری ئەگرن دا بتانوێنم. بتانوێنم ئێوەی جندە و قەحبە ئەسلحە دانانین وە چۆڵیکەن وە پێتانی چۆڵەکەن کارتان تەواو بوو. ئەمیشە شان و گەریە شکەستە. ئەتانوێنم
ئایا پارتی دموکراتە کوردستانە عێراق بۆ تێنە ئەو دیێ بۆ تێنە ئەو دیێ لە هەرچی لاوە بۆ تێن سیروان وە نۆگە بۆ تۆش تێنە ئەو دیێ يعني ام حجمه وحملية ميديائية للدرو لبروباغاندا لشانوغري لبير شرفي نواندن وچاو بسر مسألة قورة بستن حيرت اكا انسان بدس ام قشت دجمنو دجمن خوارد ماني قرماني كرت خوا بوی مشروبی حرام کردگە ئەقڵە ئینسان زایل ئەکا شعور لە ئینسان ئەسێنێ بزانت دەستپەڕ ئەقڵێتی زایە کردگە هەڵپەڕکە سمتە زلق نەژن چی ئەقڵتی زایە کردگە واتە پێهاتکە حرامە حرامە تلویزیۆن ملای ئەوقاف حرامە ئەقڵە لە دەستداکە شرف لە دەستداکە چۆن نەدەدی خۆ کوێر نەویت تۆ قارەمان بووی تۆ قارەمان بووی باوەڕێکی بتە و ناخێکی گەورەی کوردانە شێرگیرانە وەستا بووی ملێ بە کەس نەدا دەسەڵاتە خۆت بەسەر دنیا سەپاند تۆ و ژینۆلۆژی ئازادی ژینۆلۆژی ئازادی بيهاس وقتنا حكيت يا بسرنو عجنو كون منال أناركو كون مناليست والله براو خير بينو كون مناليست كاري نكرت انديش كان كون مناليستي أنارشيستي لعرب كان قصد كاري نكرت أبي حبو جيان نابيتشي إيش كاري نكرت نەتان بوو چۆن تۆ ئانارکۆ کون مناڵیستوی سەربازە کرایەیە پنتاگۆنە ئەمریکاوی بە سەدان ملیۆن دۆلارە دەکرد لە ڕۆژە فریای دۆلار شۆماردن نەکەوتی ئێستا چی ئەگەرەکتە بێت و قەندیل یا وەکو قارەمان ئەوێسی تا ئاخردانیان ئەکوژیتەوە بوویتر بەسە تێتۆ قەندیل کەوتە گیانمان هەریمە میدیا کوان جندەکانە مەخمورە کوان ئەوانەی شەنگال ها حملەتانە کرد و پارتی یەکێتیەتانوی مەفرەق قارەمانین ملکێتاو و سەپارێزین دابێنە خوارەوە لەو ئەشکەوت و مەشکەوتە بێنە خوارەوە پڵ نەکان بێنە خوارەوە ڕەتڵ سەیارە و تیۆتا پشت سەری یەکتدی و مشتێ دامری سیاگە فاسد بێنەس ئەوە نەبوونەیە هاتنە دەرەوە لە شەنگالەتان و دیپارێزین ئەوە نەبوو لە کەرکووک نەهاتنە دەرەوەتان و دیپارێزین چی بووی سە ناتوانن بیپارێزن وە چوار ڕۆژ ماگنۆ قامشلو حسوکە کوبانی نو ئاخیەمە یە نایدەین ئاخی تۆ نادەی بابزانم نایدەی یاران ئاخیزە کوردەوارە سەر بەخۆ ئاخیز ساڵە 2022 ئیعلامی کردێشە ئەرتەشە مردمی و ئەرتەشە کوردان دروستکەن ئێستا زانیتان بۆ ئەشە دروستیکەن ئەم سناریۆ لە ئەقلیمە کوردستانیشا تکرارەوێتەوە ئەم سناریۆ لە کوردەوارە داگیرکریا گەلای ئێرانیشا تکرارەوێتەوە دابزانم ئەگەر خیرەتتان واتیە حەماسە بنوێنن پیاگون خوێڕێ بەرە شاشەمەون پاکیزە حەمەیمینە حیزمەون مەون کاکە مەون
تەمام ئەم مدەتە خۆم کردو پیاخراوە هیچێکم بۆ نەماوە ئیلا ئەوەی کە جمێنەکان بەم بەرتان پێ بگرم توانیم بەرتان بگرم وەکو کاساندرام لێ هاتکە گەشتی فاسد ڕوم تێکا هوتەرەم تێکا بمواتە دواوە یەکێ قنی نیشانەدا یەکێ ناوگەڵی ئەخورێ یەکێ بەری هەڵسیاگە بەناوە قاهرەمانێتی و خوێن و گەورە بوون گۆڕە تەکتەکتان وە تۆپیان قاح بە باوکەکان دەی چیتان کرد چیتان کرد لە پێناوە دۆلار و نابودکردنە کورد تۆپیان گوە قەورە خاسەکەتان پێتان بەرەخوا خانەوادەکانیان سڵەکەن دەنگ وە من نادەن دەی لەعنەت لە ئەجدادتان خاسە من لە لای خوا سەربەرزم لای وجدان خۆم سەربەرزم حدە ئەقەلی ئەوەسە ئەو جمێنانە بەری گرتوێت 4 نەفەریتر لە جوان ڕۆ کامێران و کرماشانەوە بۆتان نەڕوات من بردە خۆمم لە قیامەتە خۆم کردگە شەرمەزارە دنیا و قیامەتم نیم شەرمەزارە دنیا و قیامەتتانون سەرشۆڕە دنیا و قیامەتتانون بێشەرەفینە وەختێ نانە گەورە گەورە ئەخۆن و قسەی زلەکەن لە خۆتان ئاقڵتر و ژیرتر و کاردانتر نییە کوان دەڵە حیزەکانتان ئەوردنە پارلەمانە ئوروپا لە فەڕەنسا یەکێ دەسێجی لە عسکەریتان لەبەرە کرد پرچۆڕەکان حیزممان ئالەگرافرە قارەمانن ئیسە قارەمان نەمان نیەن کامێرەکانە جەهان ناتان وێنێ تەقلە لێبەن کەنیشکەکانە ڕۆژتان کووە وا گوڵشیفتە فەراهانیتان بۆیە هاورد ژنژیان ئازادی بۆ کەنیشکەیتە کوشت لەبەرە دووربین وەزایتە من دڵەمەیەشێ بۆ دڵەمەیەشێ شەڕمەگەر نییە شەڕ قوات مسلح لەگەڵ قوات مسلحە تازە یەکێکیان بەخۆی ئێژیت ئەرتەشە سووریە یەکێکیان هێزە یاخیە قانون نێودەوڵەتیە مسلحە تەدریب دیگە چەک بەدەسە وەلێ کەنیشکەکانە کرماشان چەکیان پێ نەبوو کەنیشکەکانە ئیلام چەکیان پێ نەبوو 16-17 ساڵیان بوو پێیان وا بوو بێنە خیابان وا بکەن دەوڵەتە ئێرانی ئەڕۆخێ دەوڵەتە ئێرانی بە هەزارانی لێ کوشتن لە تاران کوژیاگمان زیاترە ناخسووتیاگمان زیاترە تاران گەورەترین شارە کوردە قەومی ئیتنیکیە زیاتر لە 4 ملیۆنی واتیە زۆربەی هەزاران کوژیاگە تاران کوردن بڕۆ لە کوونبانی بکە فاسۆری ئەبخۆ بێرە شەقامەکانە ئوروپا بژی کورد 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 بژی کورد بژی کورد شعار بێناوە ڕۆک دەروون بێناوە ڕۆک وجدان نەبووک شەرەف نەبووک حەز بە دۆڕاویکردن چیرۆک دۆڕاوی لە ناخاسە پێنیاک بوون تۆزێ بەیت و بالۆرۆ هەنی فرمێسک و تۆزێ دەزماڵ تەکاندان و دنیا حساومان بۆ ناکەو دەی تۆ چی تا دنیا حساو بۆ بکە تۆ کەی پیاوی دنیا حساو بۆ بکە تۆ کەی مردووی تۆ کەی پرەنسی بوو بگە کوڕەگەوات تۆ ئانارکۆ کوون مناڵیستی چۆن ئەوی تۆ سەربازە پنتاگۆنە ئەمپریالیزمە ئەمریکا کاری ئەمریکای مەسخرەت ناکە ئەجێ کەرێکە براوە ئێمە لەمانە ئەترسیان بمان ڕۆخێنن هاتکە ون نۆکەری داوای دۆلارەکە بۆ ئیشت دنیا حساوت بۆ بکە بوو تۆ خۆت جددی دەگری کڕۆکەنجکەکانتان لە مەجبوری و لە خۆ دەرخستنە ڕۆنە ئەوێ چۆن ئێوە گشتان کوردبازن و ئیستە سوعالات و کوردبازیتان نییە بیکەن لێیان من ئێشێ بەر بە ئێوە بگرم و بنبڕتان کەم توفاڵەیە پەکەکە بە هەر قودرەتێ بتوانم بەرتان پێ بگرم بەرتان پێگرم بتان توێنمەوە نابودتان بکەم نابودتانەکەم بە هەرچیە کە بتوانم
بە هەرچیەکە بتوانم لەگەڵ جەماوەرە فاسد توودەیە فاسدیشا بەجەنگ تێم بۆ مهم نییەن. ئێوە گەورەتان نەماگە ڕیشچەرمگتان نەماگە تفتان تێ بکە، ڕیشچەرمگەکانیشتان وەکو قاحبەی پیادکە نەتا بەرودواتان نەماگە، گەورەتان نەماگە، پەتتان بڕیگە، مەی لە بەرتان داگێ لەسەرتان، بۆیە کوردستانە سووریەتان نابود کرد. ئیسێژە کێ مەسئولێزی؟ ئەمریکا؟ ئەمریکا مەسئولە؟ ئەمریکا مەسئولە؟ تۆ نۆگی تۆ حیجگویە؟ لە تۆ مەئموریەتە تەواو بوو، تۆ کۆنتراکت چی بووی؟ مەئموریەتە تەواو بوو، کوردەگرد دنیا سواری بووی. چی بوو خانەمانەکان لە جەبهەی داعشەکان بەردریان؟ نەتانگێن. داعشەکان و هەواپەیمای ئەمریکایی کۆنتڕۆڵی کردو بۆتان بەردریان. لە ساڵە 2012ەوە تا ئیستە ئێوە جنایەت تۆمارەکەن، ئێوە کورد نابوو دەکەن، ئێوە نەتانەوت ئەندێشەکانە مشەعشەع ڕۆژ ئاوا دنیای تەنیگەسەوە خەڵکە عەرەبتان دی لە بندستان بوو چۆن بەرخۆردی تەکتانا کرد. ئەوان شۆڤینی نییەن، ئێوە گەوادن نییەن، ئێوە بێشەرەفن، ئێوە نەتانەوە کارنامەی قەشەنگێکتان لە حکوومەتداری هەست. هەڵگەڕیان و لێتان تێیان لە ئێوەیان هەڵدا کارنامەی قەشنگ و حکوومەتداری. سەروبەندە ئەحمەد شەرع دەڵەکانە پەکەکەت نایەدی چ فشارێکیان ناوەردوو. ئیسە کەوتنە گوو خواردن. من نایەڵم ئێوە سەرکەون، نایەڵم ئەمە بە عینوانە سناریۆیە شکست بووەنە بەرەوە، شکستمان خواردگە و بین و لە دەوری یەکتری و بۆ شکست خۆمان نازرمان بووگە، لە ئەقلیمە کوردستان و خەڵکمان برگە نازرمان بۆ شکستی گشتی کوردە. نەگوت خوار قەح بە باوک، ئەمە سناریۆی شکست تۆست. گەوا باوک وەختێ دەفتەر دۆلار و کچ و ژنت ناسکە ئەخستە پاڵت دەسەخوەت بەشە کەسە نەدا. ئێستا شکست تەقسیمەکەیتە سەرمان بەش یەکەی فرمێسک بەشەکەی گوت خوارد نە جنازە ئەمان خەڵەتێنی. برای من لە ناوە سەفە ئێوە وایە تفم تێ کرد، جنازەی بووە یا شەقم تێ هەڵەدا. کوڕە حیز یەکبار، دووبار، سێبار، چواربار شەهوەتە چی گرتکتی بێژە بۆ قندان ئەڕۆی. نانی شەپێدە منێژم نۆشی گیانی مەسیرە ڕۆشنێ دەسە عەلی ڕەفێقە. تۆ قارەمانە کوردی تەعقیبە ئارمانەکەی، دنیای باشتر ئەخولقێنی. تۆ مردمێک نەتوانێت لەسەر ساتەکانە مێژوویە خۆی بوێسێت، خاص لە خرا و تەشخیص بات. توانی بێ بڕیار با قامک بخاتە سەر خائن، قامک بخاتە سەر شتە دروست. مردم نییە. تف لەو مەلا وا بەناوە ئیسلام و هەڵە خاتەوە بۆ ئێوە، تف لەو مەلا بەناوە ئیسلام و هەڵە خاتەوە بۆ ئەحمەد شەرع. لە خۆت و قیامەتت و مێزەرەت و ئەوقافە بم کوڕک گەواد. ئەو ئیسرائیلی ئەم بەچە دەوڵەتانە منتەقە بێشەرەف بە هەرتک بارتانەوە. یاران ئاخیزە کوردەوارە سەربەخۆ و خەڵکە کوردەوارە بە ڕۆژگەلە یەکجار حساسێک کاتێ ئەپەڕین شاشەی تەلەڤیزیۆن نەتان خەڵەتێنێ، تەسویر زۆر و بۆرە میگە لە حیز نەتان خەڵەتێنێ، لافم مەردانی و مردمەردانەکی و کوردایەتی کەس نەتان خەڵەتێنێ، گشتی لاف گشتی دروست. محکەم بێسەنە لەشێ لەسەر مەچەکە خۆتان هەساوکەن.
و پلانەکانە یەک لە دوای یەک باڵتەڵکەن. ئەو ئەرتشە مەردمیتانە دروستکەن وا ساتەکانی خەریکە تێتە بەرەوە. با بزانی ئەم گەوادانەی سووریەتان بۆ ئەخەنە ئەو دیوە چەکیشیان پێداگن پوڵە فرە و فراوانیشیان هەست تا دڵە گەرەکوێ خەڵکە فەقیرە برسی و شوێنە بەهانەیەکە ئاگەڕێ لە تەنانێک و ئەوەنە ناوگەڵی دەستکەوێ پێدەن نێڵن ئێمەش بەو دەردە بڕۆین وا لە کوردەوارە داگیرکریا گلای سووریە بەسەریان هات مەگەر بڕۆین تاران بگرین لەشکرێکی گەورەمان بێ تا بتوانین فەتح دەمشق بکەین کاولیان کردین نابودیان کردین بێشەرەف دنیایان کردین بێئەعتباریان کردین لە دنیا توخوا خجاڵەتان نەکێشا لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست پەرچەمە ئیسرائیلتان گرتە دەسەوە ئیسرائیل خاسی پێتان کرد یا ڕەبی دەستی خۆش بێ بنیامین نەتانیاهو حتا دەسە بڕیە قندڕیانتان پێوە ماوە دەی بە نەزەرم من پەرچەمتەکان مەدەن بیوەڕنە قنتان دەمەڕ بخەفن بیوەڕنە قنتان نیشانی بەن و ئیسرائیل فرەحەزەکەن و ئیسرائیل بەش بێتە کۆمەکتان خاستان کەریمەتان کردە تەرەفدار ئیسرائیل تا خوێنمان مباحکەن خاستان کرد ئەم ڕۆژگەلە سەختێکە بۆ من یەکی فرە سەختە من ئەمانەم دی چاوم پێکەوت بارە سەنگینی بەسەر شانم بوو بەگرا نەگا محاولەم کرد بەگرا نەگا من یەک دەنگ بووم ولی گەلە کۆمەی بلاهەت و فەساد و شەهوەتە ئێوە ملیۆن بە پوڵ و کەرەستە و میدیا و ئیمکانات و پڕچ و قم و قوز و تەمامە ئەمانتانە خستە بەر دووربین چارتانم نەکرد ولی من قەوڵتان پێدەم نەیاڵم لە کرماشان قاش داخن لە سنە قاش داخن من قەوڵتان پێدەم نابودتانەکەم و تەواوتانەکەم من قەوڵتانە دەم بە فیزیکی بنبەڕتان کەم بە فیزیکی خوا منی دروست کردکە ئێوە نابودکەم و نابودتانەکەم تەنیا کەسێ لەم سەرزەمینە بەرامبەر بە کوردەوار مەسئولیەتی هەڵگرت و نەتیجەیشی بووە تاڵبوونە لە بەرچاوە خەڵکە عەوام فاسد هەرچی بەردم تێئەگرن و جمێن ئەدەن ئەوێتۆ خەیرە ئەو دنیا و خانەوادەم و خۆم هەرچی بەردم تێئەگرن قەومە فاسدینە قەومە لووت ئەوێتۆ پارێزگاری خوا لە من ناوەی کە زۆر ئینسانە مؤمنێکم بە پێوانەی ئێوە نانێوە دایکە مؤمنیتان گاگرم لە ئەبرۆ هەڵگرتن و حەج عومرە چوون و مزگەوتە درۆزنانە چوون نا لەوەی کە ئینسانە سادقێکم لەگەڵ خۆما و تاوانە سادق بوونیش ئەدەم ئەیدەم تاوانیم داگە ڕەنجە کێشم لە ناوە ئێوە من ڕەنجە کێشم بەخوا وەختە لە سلێمانی چاوم پێتان کەوت لە خیابانەکانە لەندەن چاوم پێتان کە ئۆخەیم نەکرد ناڕەحەت بووم لەم گشتە گوڵاخە درۆزنە ناوە خیابانەکانە سلێمانی ناڕەحەت بووم هەولێر ناڕەحەت بووم من باوەڕم نەکرد ئێوە ئینسانن و مەردن و کوردن و خوێنتان هات کەسە جۆش من زانیم کاولی تا کوێمان چووگە ئەوانەی وتم جوولەکە بازی نەبوو دەوڵەتە ئێرانی بەر عەلەیهە بەشەریەت جنایەتی کرد ئەوەی وا بەسەر هەڵەبجە هات خراپتری بەسەر مەردن کرد کەس ڕۆحی نەماگە گشتی تۆقیاگە وەلی خۆ ئێوە نازان ڕۆح چییە ئێوە مەعیدەتان کارەکە شەش شیش کەبابی تێکەن
سێ ماسی برژاوی تێکەن، دوو منجەڵ کوبەی تێکەن. ئەوە میعدەتان خاس کارەکە. کوردەوارە داگیرکریا لای سووریە دەمێک بوو لە بین چوو، بە مەلاینیشان کۆچ دریان و تەخیرە باف دریان. ئائیستە گەشتتان دەستان داگەسە دەسێ یەکتری مەرحەلەی ئاخر تەواوکەن. نابودتان کرد، ئیستە جەژنە نابودکردن ئەگیڕن و عنوانە قارەمان تێنە دەرەوە. وەلێ ئەم لەحزە و ساتە لەحزەسە کە من ئیستە ئەتوانم ئەوەی جاران پێتانەموت سێ بەرابەری بکەمەوە. ئەم جمێنانیشە بۆ یەدام چون قەشەنگ پڕەوە پێستان نەیگرت. ئەمە لە کرماشان ڕوونادا، لە مەهاباد ڕوونادا، لە بانە ڕوونادا. پێسە هەرگە وادێ ناوی پەکەکە بێرێت ئەگرین و ڕوونادا. کوردایەتی حیزبی تەواو، حیزبە گەوادە بەرساختە تەواو، هەر گەوادێ بەناو پەیڕەوە هەر حیزبی قاچی تێبخە هەڵیەتەکێنین. ئالەگرا ئەعلامە جەنگ بوو و من تا ئاخری قەتری خوێنم لەسەرم جەنگە بێسم و نایەڵم بگاتە ئەم مەرحەلە بێژم سەرتان سەڵامەت دەستخۆش. کوردستان سووریە تەواو قەچۆ بووی تۆ بکەویتە وەردە تەسلێدان درۆ بکەی. کوردستان سووریە دەمێکە تەواو بوو. دویسمە دیار و کوردەوار داگیرکریاگە لای ئێرانیش فتکەن. ڕۆحمان بە تەورە کولی لە بین بوون. بعد بێژم من ڕاستم کرد. من کە ئەزانم ڕاستم کرد، یەک لە دوای یەک ئیسباتم کرد من ڕاستەکەم و ئێوە درۆەکەم. نایەڵم ئیتر ئەمە لە کرماشان اتفاق بکەفێ، لە سنە اتفاق بکەفێ. نایەڵم قەبارەیە هەولێر و سلێمانی لە دەستچێ. دڵم پێتان خۆش نییە، باوەڕم پێتان نییە. ئێوە هەڵپەڕکەکرە بەرە حەشت و شعبی و ئەرتەشە عێراقن. زێڕە زێڕە سەدام زێڕەنێوە. ئەوەنە شەرافەت و کوردایەتی و مەبدە و ئینسانیەتتان تیانەماکەن. شانە و گەرانە بەرە کامێرا و دووربین درۆزن. یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە هەر قیمەتێک بووگە تەجەسومە مادی بە ئەرتەشە کوردان نێشێ بدەن، وەگەرنە دەینە تەجاوزێک کە بە خۆتان و خانەوادەتانەکەن وەملە خۆتان. شەرمەزارە دەرگای خواون.